ئاشکرا هەرێمی کوردستان چەندین ناوچەی شوێنەواری مێژووی گرنگی تێدایە بگرە بەدەیان و سەدان کە بەشێکیان ئاوڕی لێدراوەتەوە گرنگی پێدراوە. پێویستە کە لە داهاتوە زیاتر گرنگی بە ناوچە شوێنەواری مێژوویەکان بدرێتکە وەک ئاشکرا لە تەواوی جیهاندا شوێنەوارە مێژوویەکان بایەخی تاوایان پێدراوە و بۆتە سەرچاوەیە کە گەشتیاران سەرنجی گەشتیاران ڕاکێشێ بۆ ئەو ناوچە مێژوویانە. لێرەدا من باز لە شوێنەواری مێژوویەکانی ناوچەی گەرمیانەکەم کە هەڵبەت چەندین شوێنەواری مێژووی لە گەرمیان هەیە و بەتایبەت لە شاری کفری. با سوپاسەوە لە شاری کفریەوە بەڕێز عوبێد محەممەد بەڕۆبەری شوێنەواری کفریم لەگەڵایە. کاک عوبێد بەیانیت باش سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەینتان باش بەینی بینەرانیش باش بێ. زۆر سپاس. کاک عوبێد با لەوە دەست پێ بکەین سەرەتا شوێنەوارە مێژوویەکانی کفری بۆ کەی ئەگەڕێتەوە بۆ چ سەردەمێک ئەگەڕێتەوە بە شێوەیەکی گشتی؟ کفری شارێکی دێرینە، چەندین شوێنەواری دێرینایە، تەمەنیشی بەکوێی بە گوێرەی ئەو لێکۆڵینەوانە ئەگرێتەوە بۆ سەدەها ساڵ پێش ئێستا. لەبەر ئەوەی ئێمە زۆر شوێنەوارمان هەیە، یعنی شوێنەوار وامان هەیە تەمەنی ئەگرێتەوە زیاتر لە 2200 ساڵ پێش ئێستاکە وەک تەپەی قەرەوغڵان. بەڵێ کاک عوبێد گرنگی بە شوێنەوارە مێژوویەکان نۆژەنکردنەوەیان تا چەند کاریگەری لەسەر کەتی گەشتیارێ بێ هەڵبەت لە پێشەچەکە ئاماژەم پێەیە. بەڵێ ئێمە لە قەزای کفری لەبەر ئەوەی پێشتر ئاماژەم پێکرد شارێکی دێرینە و شوێنەواری و شوێنی کەلەپۆری زۆری تایە، بۆیە هەر کون و کوچبنێکی ئەم شارە پڕە لە شوێنەوارێکی لەو شوێنەوارانە شوێنە کەلەپوریانە سەرای کفریە کە خۆشبەختانە لەسەر ئەرکی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت کاخوبات نۆژەن کراوە ئیسە بێتە شوێنێکی گەشتیاری. چەندین شوێنەوار ترمان هەیە وەکو گەرماوی پاشا، ماڵی مەجید پاشای بابان، قەیسەری کفری کە لە سەردەمی خۆیان کفری ناوەندێکی بازرگانی گەورە بووە لەم شارەدا لە بین بەغا و سلێمانی، یعنی ئێستا بەداخەوە لە 1985 بۆ 90 دا ڕووخاوە و دەرخستە و هەموو شتێکمان بۆی ئامادەکردی و ساڵانە بەرزیەکەن و بۆ سەروی خۆمان تاکو بتوانین لە دەرفەتێکە کاری نۆژەنکردووی بۆکەین و بێتە شوێنێکی گەشتیاری و لە هەمان کاتا شارمان بژێتەوە. بەڵێ بەڵام کاک عوبێد وەک باست کرد کە لەسەر ئەرکی کاقوبات چەند شوێنەوارێکی مێژووی گرنگ لە کفری نۆژەن کراوەتەوە بە تایبەتی تەقاتی کفری. لە کاتێکدا ئەمە ئەرچی لایەنە پەیوەندی دارەکانە حکوومەتەکە ئاور لەو شوێنەوارە مێژوویانە بداتەوە، بەڵام لەسەر ئەرکی کاقوبات بە چاودێری کاقوبات ئەو شوێنانە نۆژەن کراوەتەوە و وەک خۆت وتەنی ئێستا بۆتە ئەو ناوچانە چالاکی هونەری تێ ئەنجامەدرێت، سەرنجی گەشتیارانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. ئێمە وەک ئامە نەک تەقاوت و کفری سەرای کفری لەسەر ئەرکی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت نۆژە کراوە، هەروەها وعدریا پێمان گەرماوی پاشا هەمان لەسەر ئەرکی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت نۆژەن بگرێتەوە و تەقاڵتی کفری جگە لەوەیشە لە بەردەم سەرای کفری باخچەیەکی خنجیرانەی جوان دروست کراوە، هەم کە ئەو گەشتیارانن تێسەردان سەرای کفریەکە لەو باخچە ئەحاوێتەوە و دائەنشێت و یعنی بە شێوەیەکی گشتی سەرای کفری ئێستا بێتە ناوەندێکی شوێنەواری و تەنانەت گەشتیاریش لە دەرەوەی وڵات و لە ناوجە جیاجیەکانی عێراق گەشتیار سەردانی لێ دەکا و جگە لەوە مانگانە چەندین چالاکی هونەری و شوێنەواری و کەلەپوری و هەموو جۆرە چالاکێکی تیا دروست ئەکرێت. بەڵێ کەواتە کاک عوبێد تەقاتی کفری بڕیارەکەی نۆژەم بکرێتەوە، هیچ وادەیەک دیاری کراوە؟ تەقاڵتوی کفری پارەی بۆ تەخسیس کرا بەسەوە ما پارەکەی لێوەرگن بە پێی تەقاڵتوی کفری مێژۆکەی گەڕێتەوە بۆ تقریبا زیاتر لە 250 ساڵ پێش ئێستا. یەکێ لەو شوێنانسا کە دیارە کە لە کۆنا دەواازەی شاری کفری بووی. ئێستا ڕەزامەندی بە هەوڵ و کۆشی جێگری سەرۆکی حکوومەت ڕەزامەندی وەرگریا و بڕی پارێکی بۆ تەخسیس کریا، تەنانەت لیژەمان پێکێناوە بە بەسی نۆژەن. لە چەند ڕۆژێکی نزیکدا دەست دەکەین بە نۆژەنکردنەوە و کاری پاراستن و تاک و وەکو هەمان سەرای کفری بێتە شوێنێکی گەشتیاری و گەشتیار ڕووی لێ بکات و بۆ شاری کفری. باشە کاک عوبێد دەپرسم بەڕێوەبەری شوێنەواری کفری تا چەند هەمانگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی شوێنەواری سلێمانی یاخود بەڕێوەبەراتەکانی تری هەرێمی کوردستان هەیە؟
ئێمە لەگەڵ هەموو بەڕێوەبایەتەکانی شوێنەوارە هەمە بە تایبەت بەڕێوەبایەتی شوێنواری گەرمیان و بەڕێوەبایەتی گشتی شوێنەوار بەڕێوەبایەتی گشتین شوێن هەرچی شتێک بەرزۆ بکەین ئەوش وەک لای خۆیەوە ئاراستەی وزارەتی شارەوانی و دواتر وزارەتی دارایی دەکات. ئێمە ئێستا 8 خانومان بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبایەتی شوێنواری گەرمیان و بەڕێوەبایەتی گشتی شوێنەوار 8 دەرخستەمان بۆ 8 خانووی کەلەپوری لە شاری کفرێک کە تەمەنی ئەگرێتەوە بۆ 100 ساڵ بۆ 150 ئینوایشیاتە 200 ساڵ پێش ئێستاە خۆشببختانە بودجێ بۆ تەخسیس کراوە و یعنی ڕەزامەندی سەرەتایی وەرگریە و بودجێ بۆ تەخسیسکرا بەڵام ماوە ئەوە ماوە پارەی بۆمان دابین بکەن ئەو بودجەوا تەخسیس کرا بۆمان خرج بکەن و تاکو ئێمە بتوانین ئەو خانوویە لە نۆژەم بکەنەوە و بچێتە پاڵی سرای کفری و تەقاڵتی کفری و بێتە ئەو شوێنێ کە بتوانین شوێنەکان خۆمان شوێنە مێژوەکان خۆمان بپارێزین. بەڵێ کاک عوبێد هێنانی تیمی پسپۆڕی شوێنەواری مێژووی لە دەرەوەی عێراق و هەرێم بۆ کوردستان تا چەند کاریگەریە بێت لەسەر ئەزمموی کارمەندانی شوێنەواری مێژووی لە کوردستان بێت لە گەرمیان لە سلێمانیا لە هەر ناوچێکی دیکە. هێنانی تیمی پسپۆری تایبەت لە دەرەوەی وڵات قازانجێکی زۆری هەیە بۆ لە بواری شوێنەوارە چکم ئەو شوێنەوارە تا هەموو شوێنەوارێک هەموو شوێنەکە لە پوریە کنە و پشکنینی بۆ نەکەی کنە و پشکنی بۆ نەکەی ناتوانانی بڵێ تەمەنی ئەو نەسانێ و لە چی سەردەمێکا بێت. ئێمە ئێستا تەپەی قەرەوغڵانمانێ تەپەی قەرەوغڵان تەمەنی وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەگەڕێتەوە بۆ 2200 ساڵ پێش ئێستا هەنێک کەسێژێ بابلیەکان هەنێک کەسێژێ ئاسانیەکان ساسانیەکان هەنێک کەسێژێ یعنی نازانین لە چی سەردەمێکا دروست کراوە بەڵام ئەوەی ئەزانین کە جێگەی دووەمی شاری کفێ لەبەر ئەوەی کفری یەکەم جا لە ئاسکی کفری بووە دواتر چێتە قەرەوغڵان شوێنی ئێستای ئەمەسی ئەم شوێنێتی بۆیە کنە و پشکنین و تیمە تایبەتەکانی تایبەت پسپۆر بە شوێنەوار زۆر پێویستە بۆ شوێنەوارەکان و بە تایبەت بۆ ناوەندی قەزای کفری تاکو بتوانین تهدیدی ئەو شوێنەوارانە و شوێنە کەلەپوریەکان بکەین و بیکەینە بەروارێ بۆی هەموو کەسێ بناسیێنین بە مێژووی ئەم دەڤەرەمان و مێژووی وڵاتەکەمان. بەڵێ کاک عوبێد ئەپرسم پەرۆشی هاوڵاتیان چۆنە بۆ پاراستنی شوێنەوارە مێژوویەکان بە شێوەیەکی گشتی لە گەرمیان لە کفری بە تایبەت. لە گەرمیان و لە کفری هەموو هاوڵاتیەک هەموو کەسێک پەرۆشی ئەوە سا بتوانێ مێژۆکەی خۆی بپارێسیە بۆیە لەو ناحێوە کە هاوڵاتیان ئێمە هەموو کاتێک هاوڵاتانی شاری کفری و هاوڵاتانی گەرمیان هانمان ئەدەن بتوانین شوێنەوەکان نۆژەنکەینەوە لە هەمان کاتا خۆیان وەک واجبێک کە مێژوو خۆیان پارێزن هاوکارمان و هیچ قسوورەکان نەکردووە. بەڵێ کاک عوبێد لە ئێستاە کنە و پشکنین لە هیچ ناوچەیەکی گەرمیان بەڕێوە ئەچێت کفری بێت یاخود بە شوێکی گشتی گەرمیان ناوەندی کفری هەتاکو ئێستا سەر کنە و پشکنین تیمەکانی پسپۆر بە شوێنات کنە و پشکنین سەرداینەکە بەڵام لە قەزای کفری بە شێوەیەکی گشتی لە سەرقڵا بەعسەی ئیتاڵی هاتووی لە کوڵەجۆ هاتووی تێن مانگێ دوو مانگ وەرز کنە و پشکنینەکەن بەڵام ئێمە پێویستمان بەوە سانیە بێن لە ناوەندی کفری کنە و پشکنین بکەن و تاکو بتوانین بزانین چەند شوێنەوارە و لەبان خاڵیتە تهدیدی بکەین. کاک عوبێد دەپرسم کاتێک تەندەرێک دەرەچێت بۆ نۆژەنکردنەوەی شوێنەوارێک لەلایەن ستاف و کارمەندانی بەڕێوەبەرایەتی شوێنەوارەوە جێبەجێکرێ و ڕاستەوخۆ سەرپەرشتیەکرێت پرسیارەکەم ئەوەیە بۆچی نادرێت بە کۆمپانیایەک یاخود کەرتی تایبەت بۆ نمونە بۆ ڕاستەخۆ لەلایەن ئەو ستافۆی سەر بە بەڕێوەبەرایەتی شوێنەوارەوە چاودێریەکرێ و جێبەجێکرێ. بەڵێ ئێمە لە شوێنەوار بە شێوەیەکی گشتی نیمانە تەندەر بدەینە مقاول لەبەر ئەوەی هەموو بەڕێوەبایەتەکان هەموو بەڕێوەبایەتە شوێنەکان پسپۆر تایبەتیانێ شوێنەوارناسیانەیە ئەندازیاری شارستانیانەیە ئەندازیاریانەیە مەساحیانەیە بۆیە ئیسە ئێمە میسال بۆ تێنین بۆ ئەم سەرای کفری ئەم سەرای کفریە ئەو کاتە کفری بنکەبی بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبایەتی شوێنواری گەرمیان هەستاین بە نۆژەنکردنەوەی
ئەم سەرایە کە لە لیژنەکەی تایبەتمەندەکە شوێنەوارناسی تیابوو، ئەندازیاری شارستانی تیابی، ئەندازیاری معماری تیابی و ناکرێ شوێنەوار ئێستا ماوەی بۆ دانن بۆ 6 مانگ مەسەن پرۆژەیەک ماوەی دانن بۆ 6 مانگ، بەڵام ئێمە ئەم سەرایە ئەمانتوانی بە 6 مانگ تەواویکەن، بەڵام 2 ساڵی خایان لەبەر ئەوەی چۆن هەموو شوێنەوارێک چۆن سەرەتا چۆن دروست کراوە ئاوە ئەوێ خۆی دروست کردێت. بۆیە تایبەتمەند تایبەتی هەیە بە تایبەت شوێنەوەرناسەکان و ئەندازیاری معماری کە زۆر بە هێواش بە خاو ئیشی تیا بکەن تاکو و وەک خۆی چۆن دروست کراوە سەرەتا ئاواتەوە، بۆیە ناکرێت بترێ بە کۆمپانیا بە هەموو ڕێنمایی شوێنەوار هەیە چی پرۆژێکمان بۆ بێت چی ڕۆژەکردوی کاری پاراستنێکمان بۆ بێت لە شوێنەوارەکان ئێمە تیمەکانی خۆمان هەڵدەسی ئەگەر لە حاڵەتێکە ئێمە تیممان ئەو پسپۆر تایبەتمەندمانەوەی بەڕێوەبایەتەکان ترۆک بەڕێوەبایەتی شوێنەواری گەرمیان بەڕێوەبایەتی شوێنەواری سلێمانی بەڕێوەبایەتی گشتی شوێنەوار کە مەرجعی هەمومانە ئەوان یارمەتیمانە دەن و پسپۆری تایبەتمەندمان بۆ پەیدا دەکەن تاکو بتوانین بە شێوەیەکی ڕێوەبێ کارەکانمان ئەنجام بدەین. بەڕێز عوبێد محەممەد بەڕێوەبەری شوێنەواری کفری سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن.